ناوم نجيبة فقي خضر صوفي أحمد كنجيبة چی خوێندەوە زگ سۆتای کە ڕوبەڕووی ئەو دکتاتۆرەی بۆ هاتوومە شکایەت بکەم لە بەردەم دادگا کە ئەو سەدام حوسێنە و عەلی حەسەن مەجید و دار و دەستەکەی غەدری لێ کردو. 16/4/87 چیمیابارانی کردووی. ئەو شێرە بووم بەرامبەر بەوی وەسام گوتم سەدام حوسێن ئیتو کرد هیتلەر نەیکرد بەرامبەر بە قەومی کورد. لەوەتی ئەمن دەستی ڕاست و تەپەمزانیە ئەو سەدام حوسێنە بە ئاسن و ئاگر لە کوردیدا و لە مەیدایە. نە قودرەتی هەبوو نە شخصیاتی هەبوو نە ئەو سەدام حوسێنە بوو چیوێگۆ قدم وعدوياتك اثنين جيشين مصدام حسين جاوت بأورو قلت عفي عليك في قلت صدام واي بيبسي صدام ويقولت مقري بخوي اجر صدام كوت بابر دستت تسد لي ذكر حكمك قلت ايرنا محكمية اغناد وسنة علمت قلت قلت صدام حسين يكرم هبو تاقانا اوش الفال كدم خوان فالكا يكرم هبو تاقانا اوش ليان الفال كردم خوان الفاليانكا. بەناوی خوای گەورە میهرەبان بەخوای هەموو کات ماوە بیرە لەو کاتی کە چمیای لێدان ئەلێرە لەو کات تا ئێستا هەر هەموو مەبیرە کوم لە یادەچی لە یادم ناچی. ئەو ڕۆژەی ئێوارە بوو خەرک هات بۆ لە چیای لە بەتایەری هەرات بووین بربەگوندی بووینەوە مارێ خۆ بووین خەزورم لە چای بوو ئەو پیاوم لە مارە نەبوو پیاوم لە دۆری زافەتی بوو ئەمش بیرێک ئەلێرە لێدرا بوو گوتم با بچم ژنەکەم داوەت کرد بوو گوتم با بچم ئاوێ بینم بانجێژنەکەشکەم برێم وەرە میوان بە ناوی پلکەعەلی بوو ئەم گەیمە سەبیرێ چیژەکەم دەگەدا بوو ئارەزوو دەستی ئارامیشم گرد بوو ئەو کاتی وەڵا گڕە کات ئەمش ئەوە سەرێ خۆم برن کرد سام لێک لەو ئەو کەرێتەی دە 12 تایارە و چقە لە دارەشانەوە دەرکەتن هەروە دەرکەتن و لەوێن دەریاندا لێیاندا ئەجا سوڕان هات لە پشتی گوندیشاندا ئەلێرە لە کوێلەکان سوڕانەوە لەو نیو کۆمە هەیەیاندا ئەجا هەنجی لە ناو گوندیاندا وەبی خەرکەکە دەرنەچی ئەمیش هیچم پێ نەما زانیم کە ئەوە ڕاست شتم بەجێ هێشت و هاتمەوە ماری چیژەکەم هەرات ترسا زۆر هەرات ڕاست ئەمنی بەجێ هێشت ئەمیش دەستی ئارامم گرت و هاتمەوە ئێرە مارێم بوو هاتمەوە ئێرە بانێک ماوچی زۆر پێچوو یعنی لێیاندا تا بە کەیفی خۆیان گەڕانەوە بەینێک پێچ و تاریک داهات پاش مەغریب بوو کۆپتەریش هاتن ئەوانش بە کەیفی خۆ سەر چایەکانیان هەموو ڕشاند لەوەی کەس دەرنەچی ئەگەر کۆپتەرەکانیش گەڕانەوە پیاوە کلێرە ناوی مەلای یوسف یادی بەخێر مەلای یوسف بانجی ڕایشت گوتی کاکەوە غاز بوو لە مەیدا تە من عەسکەریم کردیە تیا غاز بوو لە مەیدا گوتی کەس لە گوندی نەمێنی گوتی برینداری کە من زاهیر حەمەدەمین ساسمەی بێکەتینە الحەمدوللا گوتی برینەکەی سووکە بەس گوتی بەیانی گوتی نابی کەس لە گوندی می گوتی ئەو غازە براوەی زۆرە بی وەڵا هەریدی ئەو قسەی کرد و کۆپتەرەکان گەڕان و تا کۆپتەرەکان گەڕان و هەن زۆر سوڕان خەرک چاوی کوێر بوو ڕشاوە دریتێک چوو ئەجا هەر کەسە لە مارێ خۆی یعنی حاڵەتەکی جارێم ئەوی مندارەکان ئەوی ناسک بوو کچکەکان هەر زوو تێک چوون و ڕشانەوە منداری ساوە گەورەکان بە مقاومەتر بوون ئەمیش بانجی برایەکەم کرد مارە بابم لێرە هێبوو گوتم برا وەرنەکنە من گوتم محەممەدی برام شەهید محەممەد تو وەرنەکنە من گوتم بالەکنەیەک بمرین خۆ بەژنێ و مندارانش هاتەکنە من خەزوریشم لەکن بوو خەزورم ئەو کاتی هات بۆ کنە من ئەموو لەو غورفەی بووین بەخوا جا ڕشانەوە و پیسایی و حتانەوەی شەوێ ئێدی ئەمن چاوم کۆرە من زوو چاوم کۆرە نەبوو باشتر بووم ئێدی ئەمش چاوم کۆرە بوو هیچم نەدی هەتا بەیانی ڕشانەوە و پیسایی منداران و فرمێچک و بێ خواردن هەمووش دەگەیەک بوو بەیانی
ئەمامە کەکەن لە هەندوو کۆلە لوکەی بوو غرفە بۆش مەتبەق بوو بەعیسا دوو برادر هاتن مەقەڕی مەجلی میرخانی لێرە بوو گوتی کاکە هاتینە چاوان و پشۆین با کەس لە گوندی نەمینی ئەو حکومە تۆجوو مەکە مەشگواخە چێوە بچینەمە بم بریندارنی سن نەخواج ئاسمانی تایرە ئەو قمبە لە ئۆشتە لێ درا بۆنە لە ناو سینگن کاریگەری کردەمە تاقەتێک جێنیە تو بڕۆنە چێ حکومە تۆجوو مەکە بە حکومەت بەو کوژی علاج و ناکە گوتی پیاوەکان هەموو جیرێن با بڕۆنە چێ وەڵا جامیش لەو کاتی براژنەکەم گوتی من چاوم ئەبینی براژنەکەم چوو کەری هینە براکەم لێ سوای بوو چیژەکەی گولچین لە پێشە خۆی دانا کوڕەکەی میش ئارام ئەویش هەرگرت مەژارێک کە دەستی مندارەکەن گرت و بەرەو ئەو شکەفتەک ڕۆشتەک ئەشکەفتەک لەو لایە چون ئەو ئەشکەفتی یعنی بە حیساب ئەگە حکومەت هات نەنبینی ئەجا چت لۆ باسکەم کارە ساتیمە ئەوەندە گەورە بوو ئەوەندە زامدار بوو قەت نابڕێتەوە بەس خوای گەورە ئیشاڵڵا هەرچی ئەستەم کا و هەرچی ئەستەمی کردا ئیشاڵڵا خوای گەورە قەت لە یادی ناچی و دووبارە تۆری لێکرێتەوە ئیشاڵڵا هەموو شتی بە چاوی خۆت تۆ سەدام حوسێنی تکا ئەکەم لە خوای گەورە هەرچی دەستی تێدا هەبووی لە کوشتنی مەودا تاوانی شێخۆسان و بالیسان و هەموو دۆری خۆشناوەتی و هەلەبجا خوای گەورە بە سەزای خۆیان بگەینی ئیشاڵڵا بە چاوی خۆم ببینی وەک سەدام حوسێنی جا چووینەوە شکەفتەی توانام نەبوو بڕۆم کوڕەکەم لەسەر دەستی بوو تا بەیانی بڕشەوە و هیچ مەخۆ کوڕەکەشم لەسەر دەستان بوو گوتم محەممەد گوتی ها گوتم بەخوا هیچ توانای ڕۆنیم نەما برە تم دامێن لەو ئەشکەفتەم دانێ ئەتوو بڕێت و فیراری ئەتوو بڕۆ چای بەس ئەم هیچ توانای ڕۆنیم نییە خوازامنی لە ئەشکەفتەی دانا برام ڕۆی لۆ چای تم فیرارم نەتوانم لێرە بوو ئەوەی کە ئێستا دەچینەوە ئەو ئەشکەوتەیە کە لە پاشی چمیا بارانەکەی چوونە ناوێ خۆتان لێ حەشاردا بەری هەر ئەو ڕۆژی کە چمیای لێداین شەوەکەی لێیدا بەیانەکە چون ئاتین ئێرە ئەو ئەشکەفتەی ئەو خان بوو لە بنی شاغ بوو کە دویان ئەشکەفت خەڵکەکە بەخۆی دروستی کرد بوو پشتەوەی ئەشکەفتی ئەو پشتەوە ئێرە کە نەجیبە و ئەشکەوتی باش ئێستا پڕ بوویتەوە بەری ئەوە کوو بوو سەرەوەی خانی بوو یان بەس ئەو سەرێ خاوینی بوو لە ناوەش شاخ بوو لە بناغەکەی شاخ بوو کە دویان ئەشکەفت خەرک خۆی لێ عەشارەدا ئەگەر تایرەدات مامەوە ئەجا نزانم یعنی دیتم تا هاوا خەرک دەهات بانەگۆ هەندە ساعتەن دێ ئەوەندێ دیتم بە زگارەگارێکی زۆر لەناو ئەشکەفتەی داات خەرک هەموو ڕوویدا ئەشکەفتەی کرد بوو بە زۆری ژنیە مارە حاجیان کە ئەشکەفتەکە ئیوان بوو لەوێن لەرمابوونەوە خەچی دیشی لێ بوو بانجیش نەچێم کرد گۆتم ئەوە کوڕەکەم وەزعی زۆر خراپە ئەم هیچ نابینم ئاوە چێم دەکوڕی گوتی ئەمیش چاوم کۆرە بۆ نەتوانم ئاوی بدەمێ هەتا شەوەی ماینەوە هەتا پێش ینی شەوەی ئێوارە پێشی پێنجشەمەی کە لێداین هەتا ئێوارەی شەم و ماینەوەمە لێرە لەناو ئەو غازە و ئەو چیمیایی پیاوەک هات گوتی هەستەوەرە با بوومەوە خستەخانێ عیلاج بکرێ عیلاجێ چند بکرێ کاکە گوتم ئەمە لێرە کەتینە گوتم ئەم نەخۆشم چمیان لێدرا گوتی هەموو گوند چمیای لێدرا هەستەوەرە قەومی بێراوە و سەر و چاو و شێرە و شیرە خوار ناگری لای چی بێ یعنی ئەو منتیقانە ئەوەی ئەمەی زانی بوو کە بە چەند لاتیە خەرک بە هاوارە نەهات گوت هێستا با بووم عیلاج بکرێ ئەمیش گوتم بەخوای من نەتوانم برام لە چایە چیژەکەشی لەگەدا ئەمەش نەتوانم بە پێمەکرێ بڕۆم نەهێزم هەیە کوڕەکەشم ئەو کەتیە من توانم تا براشم نێتەوە ژنەچی دێکە هات ناوی مریەم بوو گوتم مریەم گوتی ها گوتم کە ڕای خۆ دەکوڕم هەیە ئاوا چێم دەکوڕی وەڵا جا نزانم لە بەدری من گوتی ئاچم لۆی دەینم لەو سارانە گوتم دامە کوڕی گوتی وەڵا ئاوی بە لێوان داهاتە خوای پەیقوو نەچوو هەتا شەوێ بەو عەزابەی ماینەوە وەڵا بەینێکی زۆر پێچوو ئەمەکی زۆر شەو دووبتان پیاوەک هاتەوە کنم گوت ئێستا با بڕۆین برام لۆ هیناییەوە مژگاسم کرد محەممەد بە حەسەم دەنجیدات گوتی ها خوشکم هاتمەوە ئێستا با بڕۆین عیلاجن بکرێ گوتم دە هەڕۆن خەزوریشم ئەلێرەیە گوتم خەزورم نەهات لەگەرم
خەزوریشم لەناو ئەو ژۆرەیە هەڕم با خەزوریشم بێ سایقەکە هاتەوە گوتی وەڵا خەزور توارێتن ئەم سپەینێ هەندێک ئەشتان لەو بەم نارم چی دیکە بکوم لێرە بی لا ئەو تۆپتار ئەوشتەی لە ئەبم من بە خۆ دێم بە لووان ڕادێم گوتم نا با دەگەرمە بێ ئەوش وەزعی باش نییە 3000 سایقەکەم ناردەوە دوو خەزورم لێرە نەهات لەگەرن بەخوا جا شەو بەسە داهات ئیدی ئەمە ڕۆیشتین خوای گەورە هەری کە دەبارانەچێ ئەگە ئەو باران نەهات بە کەس نامە هەر هەموو قەت و عامە بوون بەس بەو بارانەی خەرک یعنی چمیاکەی ڕامارد خەرکەکە هەموو نەمرد لەو نا ئەو تەنەکتەرەی ڕشانەوە و زگچوون و فرمێچک و باران و بەس خوای گەورازانی چ کارە ساتێک ڕووبەڕوومە بووە هەرچی زولمێ بکە و کارە ساتی ڕۆبەڕۆبیتەوە ئینشاءڵڵا ئەوە حتا گەیشتینە ڕانیە نابێ بە تاوێدانی بووم بەسمە بەستە بەر ئەکسەر لەبێتە کۆخە ناتوانم کاریگەرەکەی هەرمایە تا ئێستا سەسینگم ئەی بۆ منداڵەکان چی پلکەنە جیبە منداڵەکان مەسەلەن هێشتاش تەسیریان لەسەر کردیە لەسەر سەحەتیان ئەرێ وەڵڵاهی جستان ئەوانەی پاشی ڕووداوەکەش لەدایک بووینە وەڵڵاهی ئەو جێگرێ بینی دستانان هەر بەتای لێ کوڕەکەی دیکەشم هەوگرت چونچ لەوێ دکتۆرەکەی سنگ و هەناسەدانیان دکتۆرەکەی لە بەغدایش بەگوتمێ گوتی پاشیش حەفساریش کاریگەری حەلیف مندارە نەمێنیتەوە ئەوان دوای من چمیاش ئەبن لە ڕێگا ڕۆشنیش ئێستا هەز دەکەم هەناسە تەنگ دەبیت باو هەرواز بە ئاڕاست هەناسم قەت هەبوو بەسەوە بەرگەوەی باش لە هەروازی نەتوانم بڕۆم قەپات دەبی هەناسم لەنای ناوەست پرکە نەجی بەبێت گە لە تو لەو گوندەی چەند کەسی کە ئێستا لە ژیاندا ماینەوە بەرکەوتی چەکی کیمیاییە وەڵا زۆرم چەندانێ ئەوەندەی بەبیرت بێ وایجایی بەبیرم بێستا کوڕەکە زۆر وەزەی خراپە ماری لە باریستانیا ناوی شیمالە دەبی بە ئۆکسیجنی ئیش بکە هەموو ناسم کاک شیمالەوەی دایما ئۆکسجینی برایکی لێرەویش ناوی لەتیفە ئەوش هەر وەزەی زۆر خراپە هەردووکە ئەوانی زۆر شەڕ بوون وەڵام مردن بەس ئێستاش زۆر هەنە زۆر هەنە بەس ئەمن لەو دەمەی ناوی هەمانم وەبیرنیە لەبەر ئەوەمیش ئەوانی گەنجەکان ناومە بیرنینە گەورەکان هەندی زۆر مردن و زۆر ماینە و ئەرێ وڵا بەزن گەلە خراپە ئێرە ئەوە هۆڵەکی تایبەتە لۆ چیابارانی شێخوەستانە بالیستانی شێخوەستان ئەوەم لۆ باسکە ئێستا ئێرە چی تێدایە چ ئەرشیف کرایە لەوێ چ هەڵگیرایە وەڵا بەس ڕسمی شەهیدەکان ڕسمی شێهیدەکان هیچ کەلوپەلەکانی لێنینە ئەوەن دێ ئەوەی پیاوەی خڕکردبەوە هەندەش لە بالیستانی و لە تۆپ و هاوەنەکان دەگەمە پەکار هات کو بوو ئەوانەی خڕ کردەوە هەر ئاقرەی ئەوهای ئاقرێزی کرد گوتی ڕۆژێک دێ سەدام حوسێن محکەما کرێ سەدام حوسێن ئەجیرێ ئەوانە بەپێشان دەرێن و ئەوانە و دەگەمە بەکار ساری نەوەتەکانەوە قسەی کرد ئەرێ بەخوای ئاقری پێش هەم عالەمێ بوو دەساران ئاقری پێش هەم لە خەرچی خەرک شەی پێداتوانە گە فەقەت شێت بووە ئەو قومبەلانە خڕکاتەوە گوتی ڕۆژێ دێ ئێستا ژێ قومبەلانەی کۆی دەکردنەوە لێرە ئەرشیف کرای هەڵگیرە ئەمەیان بردە ڕانیە لە ڕانیە بەڕاستی زۆر سوپاس قەومی ڕانی ئەەکەم شەوێ بە هەموو ناوحەچی بە هەموو توانای چاوکاری مەیان کرد لە شوتن و لە جلوبەر و لە عیلاج و ئەوەندی پێیان کرا ئەو کاتش شەوەکەن بەڕێکرد بە هەموو ناوحەچی خوای گەورە ئەو شەویش ڕۆژی کردەوە و بەیانیەکەی گوێم لێ بوو برایەکەم گوتی ئەمنیان بردە هۆدی ئۆکسیجنی چون لەوێ گوتی ئەوی پیشی تەنگە بابێتە هۆدی ئۆکسیجنی ئەی وەزی خراپە لەوێ براکەم بردیان هۆدی ئۆکسیجنی لە ڕانی بەیانیەکەش دکتۆر هاتن و هەندێکەشتیان علاجی وشتیان داین ئەمەیان بردە تەوزیعی سەمارانیان کردین شوتینیان و جلوبەریان لێ گۆڕین و گوتیان بابوو بەینە هەولێرێ لەوێ عیلاج بکرێ بەس زۆر بەداخەوە عیلاج نەبوو سجن بوو وێرانی بوو زامداری بوو ئەمە لە هەولێرە سزن کراین بووینە قوربان دەستی ڕژێم و پیاو خەرابان بەخواجا نازانم یعنی 9 ڕۆژ بوو 10 ڕۆژ بوو نازانم عەدەدەکەی چەند ڕۆژ بوو کە لە سزنی ماینەوە
لەبەرەوەی ئەومە بیرە پێنجشەمە بوو ئەگە چیمیای لێمەدا شەو بەراتیش بوو 15 ڕۆژی مابوو لەو ڕەمەزانی ئەگەر هاتینەوە ڕەمەزان بوو ئەگەر لە سزنی هاتینەوە ئەو کاتێک کە لە ناو سزنی ماینەوە خواردن نەبوو عیلاج نەبوو هەندێک کەس و کاری کوردان گیرا بوون ئەویانی کاک محەممەد برای سایب ڕەسووری بوو دکتۆر کامەران وان هەندێک ئەوە لەوەی بوون سەر پێشمەرگایەتە کەس و کاری پێشمەرگای گیرا بوون لەوەی بەدزی عیلاجیان نابینە ئەو بەدزی یان بۆ درەک یان قەترەک ئەگەنا ئەوی خواردنی پێخورا خواردنەکدا بەس ئەم نازانم ئەم لەو ڕۆژێ ئەو چوومە سزنی هەتا هاتمەوە بەخوای گەورە بەس قەنداو هیچم لە گەربێ نەچووە خواری ڕۆژەکی ژنەک دەستی گرتم گوتی بڕۆ چاوم شدا تۆزە چاوت نابینێ ئەگەر چووم دەرێ ئەگەر ئەوم چاوی خۆمەوە کرد بە زەردایەک مەدی لە پێشەوە ئەگە دەستی مندارەکانم کرد بە هیچم ناتی ژنەک دەستی کرد بووم ئەمیش ئەو هەم کردیتم بەسە ئەشتەکیدا بەربوومەوە وتمەوە چ بوو ژنەک ئەوەندە هەراسا بوو دەستی خۆتایەخمەوە لێ کرد گوتیان ئەوە ژنەکە تەواو بووە خێزانی عەلی حەیدە کەسکۆی بالیسانی ئەو مرد بوو لە ناو شوقەکەی چاوم شوتن گەڕامەوە ژنەک دەستی گرتم گەڕامەوە جێی خۆ گوتم ئارام نەمابوو ئارەزوو لەو لای درێژ کرابوو ئارەزوو ئارەزوو بەعستەم هەناسەی هات ئارامیش ئێستاش دەگەدابی نەدەنگە و نەڕەنگە ئێستاش دەگەدابی ئەو داتە ژۆرێ هەستم بە سەرمایەکت پانکەیان پێکرد هەتا مەیتانە برنە دەرێ گەرمەیتانە برنە دەرێ پانکەیانە کوژاندەوە بۆ گەنی و سووتانی خۆ جارێ شوێنە ناسکەکان بنکەوشان عیبنێ بنمەمک ناوڕان هەموو بۆ گەنین لێ دەهات ئەو هەندی لە سزنی ماینەوە ڕۆژێ وتیان یاڵڵا وەرنە دەرێ زامن ئەو بە کورتی لۆشیژە خۆ باسەکەم ئەنی قەت نابڕێتەوە ئەو کارە ساتە ئەو کارە ساتە نابڕێتەوە لەوێ هاتینە دەرێ براکەم بانجی براژنم کردی گۆتی فاتم دەستم بەرمەدا ئەو زاری بالەکە نێک بوون چونکی ئەو ژووری ئەمە لێ بوون براکەم کەت بۆ لە ئاچێدی ژن و پیاویان هەموو خڕکردنەوە زیلی عەسکەری ڕاوەستا بوون هەموویان دەناو زیلان ناپێکەوە ماوەک پێچوو وتیان یاڵڵا پیاوەکان جیاکەن و لە مار و منداری ئەلەوێ دیتم دوو مەیت کەت بوون ژنەک هاواری کرد حەیژ گوتی حەمەم لێ مرد پیاوەکەی لەوەی مرد بوو ئەوە مەدی زەرداییە مەدی پیاوەکانیان جاکردو ئەمەیان هەموو لێک جاکردو پیاوەکانیان دەنا ئەو زیلانە نان گوتم عایشە چەند گوتی 8 زیلە 8 زیلە ئیفای عەسکەری مار و منداریان لەوێ هێشتەوە پیاوەکانیان ڕۆیت بخوا تا چاوم بەخوا دیتم بەو چاوانم دی براکەمە گوتی فاتم وەردەستم بگرە یەکە پارەی بە برام منە هەردا ناو زیلێ قەت ئەو پێدام لەبێ ناچێتەوە لەبەرەوەی برام سەفین بوو برام شۆپە بوو خەزوریشم سەفین بوو دوو شۆپە و سەفینی لە پشت بوون ئەمن 3000 وێران بوو لەبەرەوەی من پیاوەکەم لەسەر کردایەتی بوو مەحاش نەبوو نان نەبوو ئیداریم نووچار منداری براکەم و خەزورم بوو کە وێران بووم برام سەفینم لەدەستدا برایەکەم لەدەستدا وێران بووم کە شۆپەم لەدەستا خەزورم لەدەستدا وێران بووم کە بەخۆ زگم سۆتا ئەو کاتی ئەو قورتاقانەمە بوو چارەمین وێرانی جسمی خۆم بوو کە بەخۆ دەستم لەدەستدا ئەوم وێرانیە
ئەوە پیاوەکانیان هەموو جیا کردەوە تا پاش نوێژە ئەمە هێشتەوە پاش نوێژە دیسە ئەو ماروم دەرن هەموو دەناو زیلان ناوە بۆ تاکە خوای لەو هەولێرەی لە مەعەسکەر ڕەشکێنێ چێژە من هەگوتی ئای خۆمەوە ئای عۆمەوە ئەوەی نەکرد یعنی ڕای نەگرت ئاوک لە جێ ئاوەچێ دەما کچێ ئەمەش هیچم نادی هینان لە مەحمەل قیڕی غەریفانیان ئەمە پڕەدا گوتی هەڕنانی لۆمە خەڕیبان کە زۆر مەمنونی قەومی غەریفانێمە کە هاوکاریان کردین وەچی قەومی خۆشن زانی کە سزنەکان بەرەڵاکران هەموو بە هاوارێن هاتن بەرام بە دزی ئەنی کەس نەوەرە بە ئاشکرایی بێ برام مامم هاتن بە دزی هاتن نەوێرە خۆ ئاشکراکەن برێنەوە کە سوکاری مەناچمیان لێدرایە قەومی غەریفانێ بەخۆم ئەو شەوی هەندێک مردن لە غەریفانێ بەس بەخۆم کە بەخۆ بە براژنێ خۆم منداران لە مارەکی مامەوە ئەو مارە تاسپەینێ یاڕبی ڕەحمەتی خوان لێبی لە گەنگۆش بە شەربەتیان بەلۆکەیە ئاو شەربەتیان دەگەروێ من کرد گوتان قەبرەش کەشتە دەن ئێستا ئەوش نەشتەواوە بی ئەو شەویش نەمردم خوای گەورە ئەو مابوو لەسەر دنیای بەیانیەکەی برام هات مندارەکان لە ناو سندوقی سارێ شاردەوە و ئەمەیان بردەوە شەقرای و کاتمارە بام لە شەقراوی بوو ئەو خەڵک هات ئەم کە سوکاری خۆی بردەوە و ئەو شەوی لە غەریفان تەوزیع بووینی سەمارە لەوێن دەریشماینەوە بەدەزی ئەوی خزمی دکتۆر بوو یان خێرخواز بوو یان دکتۆرێکی ئەناسی یان مارەك دەورەمەند بوو هاوکاریەکردین بەدەزی عیلازن لۆدات خەرک زۆر شەقراوەش ماریان ئاوە زۆر هاوکاریان کردین لە جلک و بەرگ لە شووتنێ لە عیلاز وەرگرتن لە زۆر عیلازن کرا لە شەقراوەش ماینەوە تقریبا نیو مانجی ئەو تابراک ئەوون گوتن چاوان ببینیتەوە هەموو ڕۆژێ بقوشکەکەم ئەمێ شووت و بێگو بە تۆزەچی ببینن لەوێ کوڕم بەجێ هێش لە سزنی لە بزربوونێ کوڕم کارە ساتە بوو هاتمەوە لە شەقراوەی گوتم خەزورم کە خەزوریشم بزر بوو خەزوریش ماوە هەوتیان دیارنیا و ئەنگۆ ماری لۆنگۆ هینا ئەشتی لۆنگۆ بینی خەزوریشم شوانە مەید دیتەوە لە دۆری بەرەکەی ماریان ئاوە قەومی بەرەکەش خەزورم لێن دەنێژ بوویان قەومی بەرەکە و لاسە و ترگاران لەوێ ستا جەنازەکەی وا لەوەیە خەزوریشم لەوێ دوو من ڕەهات بوو لە شێخ حوسێنان دەگەرم نەهات بە دوو من ڕەهات بوو گوت بێشتی لۆ ئەبەم لەوێ کەت بوو کرمی کەت بوونێ شوانە مەید دیتەوە خەزوریشم لەوێ شار لایتەوە هاوکاری لاسە و ترگارە و قەومی لای گەرەوان ئەوانە لەوێ دەشاریانەوە جێی چوومێ و ئەوەی چوومێ خەفەتە و زامداریە بوو هاتمەوە شەقراوێ بابوداکەم وێران بوون لە بەرە برا ئەوەندی شەقراوێ ماینەوە عیلاج ئەو شتانە پیاوەکەم سەرکردایەتی هات بووە لەوێ لێرە ڕێک کەدبوون گوت بیان با و بریندارانە ئەوی نەمردە باڕەوانی ئێرانیان کەین لەوێ عیلاجیان بکرێن هاتینەوە ئەو ڕۆژی هاتینەوە تەنەکتەرەج ئەو کاتی ڕێ نەبوو بەزینی داهاتینەوە خوا گەورەوە هاتینەوە ڕەوانی ئێرانی بکرێ عیلاجن بکرێ دەتۆپانیان گرتین حتا شێخ حوسێنان بەخوای ترسێکیمیان ببینەوە بەخوای هێشی خۆنەوە بین نەما ترسێ تۆپان هەندی تۆپانن تێبگرن چوونەوە ئەو کاتی مەقەڕی مەجید میرخانی لە شێخ حوسێنان بوو پیاوەکەم لێ شیوی لێ نابوو لەو هات بۆ ناو مەقەڕی ماری خۆن کاول بوو نەمابوو گوتی ئەو شەو مەمرە سپاینی بەڕێتەکەم لەو ئێرانی وتم بەبا بمرم مامش یەک کوڕم هەموو تاقانە بیش لێم ئەنفال کرا لێم بزر بوو گوتم ئەمش نەبینم وەلحاسر ئەوان ئەندەک بەڕێکران پیاوەکەم گوتی ناتنێرم مادام تووارێ با لێرە بمرم ناتنێرم لێوێن دەریش ماوەکی لە شێخ حوسێنان
علاجی وەرەگرت لەکن دکتۆر زریان علاج وشتی لەوە ناردی نەویش خۆی فێرکرد بوو لەرزیم لێ بدام و ڕۆژێ گوتی ناگاتێ چونکە منە هاتینەوە گوندی چوینە چای نا گوندەکە وێران بوو لە گوندی نەماینەوە پیاوەکەم کۆرتە چی پێکەینا لە چای پێرێن کاینێ شۆڕشکانی ڕخێ لەوێ ماینەوە تا ماوەچی لەوێ ماینەوە ماوەچی لەوێ ماینەوە دیسان ئەلفان دەستی پێکردەوە چیمیاکە لێی داوە چیمیا لێی داوە گوتانیاڵە بڕۆنەوڕۆن لەوێندەکە دیسان ئێمە پیاوەکەم بەجێمە گوتی ئەنگۆ جارێ بڕۆن باوەچی ئەجارێ دیکەولێنێ ئەو جێگرم لە ئەو کاتی لێ بەمکان خوای گەورە سارێ پاشی جێگری بێدامەوە دیسان ئەلفان کراینەوە لە ئەمەیان باوەی حکومەت حەفووی دابوو ئەمەیان برداری ئەمنی هەولێری سێ وەرەقەیان دابووینێ خوا گەورەی ئەمن و پیاوەکەم و خەسوو یعنی لام و جەمەعی باسر مێلۆ هەر جێکی بڕۆین ئەم ئیدام بی لەبەرێ گوتی ئەنگۆمە خەڕیبن ئەوە ئەمرە سەید ڕەئیسی ئەگەن ئەنگۆ هەرسێک ئیدام بوون تو چالاکت کردینە ئەتۆ ئەوەت کردی ئەتۆ ئەوەت کردی هەزار بەهانەیان بە پیاوی من گرت قەت ئەو کارە ساتان نە ئەگەڕێتەوە پێم تەواوبی بە درێژی نە ئەوش بی بەس ڕحمەی خوای و ئەوەندی ئەوانی ماینە بمین و هاتوومە شکایەت بکەم لە بەردەم دادگا کە ئەو سەدام حوسێنە و عەلی حەسەن مەجید و دار و دەستەکەی غەدری لێ کردووە بەێ ئەوە عەرزت کرد کوچووی و چێ پێ ئەوەی کردی دوسێ جار لوز نەهات گوتیان ڕۆژێک بێ سەدام حوسێن دادگایی بکرێ پاشی گرتنێ سەدام حوسێنی تان ئەگە بێت و ئەنگۆ کەس ئامادەیە بچن هەموو جارێ لەو لوزنەی 2000 هات لە بالیسانێ جارەش چوویە چار قوڕنێ گوتم ئەمن هەموو جارێ ئامادەمە لۆلەندە نێژ بچم لەو دادگای سەدام حوسێن لەبەر ئەوەی زۆرم لێوە بیردێ پیاوەکەشم بەخوای سێ شەوان لەسەر ئەو بانەی لێوەی نووسین سێ شەوان دانیشتین یعنی خەوم لێ پسڕا لەبەرەوەی ئەو ئارام زۆر گچکە بۆ کاتی درم نەدات بزێ بێرم گوتی ئەگە ئەتوو نەچی خاوەن شەهیدی ئەتوو براتە دەستدا کوڕتە دەستدا خەزوور و برات گوتی برازات گوتی ئەتوو دیچی بچی و برێمە چێ گوتی ئەتوو مەیتت بێتەوە دەی بچی ئەو زۆر ئەوەی دام یعنی تەرجیعی کردم بچم ڕاستی یعنی دکتۆر کامەرانیش بخۆ بۆ جوانێ ئەوی زۆر هاوکاریان کردم و ئەوە حەولی دەگەدام ئەجاویش بەڵامی زۆر بێوێرانە وەچی فەقەی گوتی چاو نەترسانە چووم لە خوای بە زیادی بی محکەمەکەی سەدام حوسێنی کەنجیم بوو کە سەدام حوسێنت دیت و ئەو یەکەم چرکە ساتە چ هەستەکت هەبوو بەرامبەر ئەو زاڵم و جەلادە بووی کە وەک بە خۆت دەڵێی دەستی لە شەهیدکردنی کوڕت خەزورت کەس و کارتدا هەبوو چ هەستەکت هەبوو وەکو دیتت یەکەم جار بەرێ دوو هەستم هەبوو خۆشی و نەخۆشی چۆن هەستی نەخۆشی زۆر زامدار بووم ئەو کاتیش پشیم زۆرە تەنگ بوو عیلاجم دەگە خۆم برد بوو زۆر هەموو شتم وە بیر هاتەوە یعنی جەرگم ژان نەکرد ئەو کاتی کە سەدامت بینی هەموو شتەکانت هاتەوە بەرچاو هەموو شتم هاتەوە بەرچاوی کە چم دی و چم نەدی هەستە خۆشیەکەش ئەوە بوو کە ئەو سەدام حوسێنە ئەو خوا نازدار ئەو خوا بەڕحمە ئەوەندە بەڕحمە ئەو زولم و زۆلداریە کرد لە بەرامبەر بە کوردی نەیگۆ ئەو حیزبەیە ئەو حیزبێ و ئەو پیرە و ئەو منداری ساوایە گەورە و گچکە قەتر و عامی کرد ئەو ئاژەڵە ئەو خۆشیەکەش ئەوە بۆ گوتم خوددایە کە نەجیبەکی نەخوێندەوار زگسۆتای کە ڕوبەڕووی ئەو دکتاتۆرەی بۆ سپاس لۆ تو خوای گیان ئاستە خۆشەکەم ئەوە بوو ڕاستبرێنم ساڕێژ بوو باش کە سەدامت بینی وەسفی ئەوم بۆ بکە سەر و سیما و کارکتەری لە ناو محکەمە چۆن بوو بە زەلیلی دیار دەکەوت یانیش زۆر بە قودرەت و هێز دیار بوو چۆنت خوێندەوە تۆ هیچ قودرەتی نەما بوو سپاس لۆ خوای گەورە نە قودرەتی هەبوو نە شخصیاتی هەبوو نە ئەو سەدام حوسێنە بوو چی وێگۆ
قدموا عدويات اثنين جيشين صدام حسين ناو قوتي ما بناو هزت وانا امبيا وشي رزيل وبيت وانا ونفس نزم أوديت لبرخم يعني خم هسما كد كأمن بياو كم يعني جنكم خم ببياو عصاب كد كبياو شي لخواترسو بهزم بس السري وزال بويما كأو بياو شي كتقلا كدرن دبو حتى إسا خوي قبر نزولي أري والله وخم بشير دانا أو بتقل دانا بريوي خوي قبر أو اندبت وانا بهزان بهزكا زولداران بهزكا استمكاران بهزكا أمن نازيبتي نخوين دوار كأو الشارع بوم برانبر بوي وسام قلت مصدق حسام إيتو كدد هتلر نايكد برانبر قومي كرد إيتو كدد هتلر أوي نكد قومي خوي هم كده صابون قلت أتو خراتت كت قلت ملتو متانات ملتو كده تبارعم ترى قلت منو هاتو يك قلت بحسو عاك مكا قلت بحسي خطبك بحسي هاتو يك نكاي قلت أمن نوينري همو كردم حاكم وايبي حاكم بي قلت معامي كيس أدا حسين أمن وستم بحسي همو كارساتا كام قلت منو هاتو يك قلت بحسي خطبك بحسي هاتو يك نكاي قلت أمن لو يقلقت أجر موا لو بزي كردو عرب قلت أمن لو هتويت زي شي سبيل جهات أخواري أمن شيوم لو عسكران لنا قلت بزين بواندا هاتوا قلت أتوش رحمي كردو رحمي صدام حسيني بران بالبكر شيش تدبو أبصر بازانا كير كانوا فيك هاتنا أري والخواي كفتم لنا أبو زور كسري كفتا لو كاتك جوي لو قصير أبا استلو خشيخو باسكا أوي نبوم يعني ما بسكم لسه الشيء والحمد لله احتياج الشيء ولنا ناندان لكن ما احتياجيا أشكر شيء مولو فرايتيا بس أمن الشيء يوم لنا زور عاطفية ما أمن عسكر كان داتنا خواري عسكر كان يستواني النبو من ذلك فعلا بدنا سزاري ما لما أردقاي بأسر ما يبو هل عسكر جهات كفتا كم ميدا عسكر كفتا خلاص بون مش أوقاتي من داربهم أو هاي كده قلتم معكو زرقم لو جان كده قلتم صدام حسين لو بزي كردو لو بزيتو لو يعني وشي أشعازي وشي أشعاش جنتي بأورو بياوش بأورو قلت عفي عليك في قلت صدام وايبي صدام قلت مقريب أخوي ذا عموكو سباسك عفي عليك محامية كشي قلت أوجنا بيرين قلت صدام سن بعات ما كيجو قلت أوجنا بيرين قلت أوجنا نزاني لين أخوين دوارم أوجنا ري بعسي رجي مكاو بعسي دات جايو بعسي أبيكاتن أوجنا ري من أخوين دوارم أوجنا دنقك من لبنجويدي يان ورا قيلة بيشا راسنا كأخوين دواري يان كسك بيري ترجمة عاك ما كيمش هات بيشا من سندي خوات اللي بسندي ملبخون أوجنا ناهم قصان دوبارة كاتوا يان وقت بيرين أو بياوهات قلت بخواي نورا قشيلة بيشا نكس بيري أنا قلت بقسكان هم دوبارة كاتوا قلت ما دما دزار قسكان دوبارة كموه لو يدستي راسو تسبب مزانية أتو بأسنو أقر لما الدار هزناكي صدام ترسي هبو لبرانبر أو قساني توبو يديقو أو قسكاني يان راسنيا يانيش أوي كيك بيدالتوا بديكو يعني كابرا تاوانا شي كيد هز بتاواني خوكا كو هستي بتاواني خوكت كتاوانا شي أمن هاي قلت إيران لنقويدا قلت إيراني تسامة ساعات ريكم بياو كم ليري بي قلتم قلتي لوي بسالت لكن أرن أنقو إيران لنقويدا حين بسالي اللي بلي كده والله لوي وارن بياو كم قصيل يعني ثقافتك اللي باش زرخة تشيبو باش بالكنتي بأم لو باسكا بري أجر صدام كوت بابر دستت تسد لي ذكرت أجر حاكمك ري بيدابا أجر حاكم ري بيدابا لأن أوداد قال لها شوينك تبيني بعد الربع نابوا حاكمك قلتي إيرنا ومحكمية أجناد وسنعلم تيجرتن بيش مقو نقسم قلتم حاكم قلتم صدام حسين يكرم هبو تاقان أو شلت أنفال كدم خو أنفالتك حاكمك قلتي إيرنا ومحكمية تناي بقصيدي رفيبري أي قوم تاوان بارش لبري إيرنا وناوداد جاي تناي بيبري أجن أمن لي حموشنا لي والله دوسنا نحلم بدو متساوي صار دادا بس أو هندم لدري دابو بس أو برامبر هم اللي تكون نكر برام وخوم وأولادهم وبراسهم
بەرامبەر هەموو ملت پلکە نەجیبە بێجگە ئەوەی کە ئەمە لە تەلەڤزیۆی دیتمان ئێستا ئەرشیفەکە هەیە کە نەجیبە شێخ وەستانی ئەو قسەی کردێ بەرامبەر سەدام بێجگە لەوە هیچ قسەی تو هەبوو لە مابەینی ناو محکەمە لەگەڵ سەدام حوسێن هیچ کەت پێ گوتووە هیچ دیالۆگە قسەی کەتان هەبوو لەگەڵی بەس ئەوە بوو کە ئەمە دیتیتمان بەێ ئەوە حاکمەکە بانجی کرد حاکم من قیس گوتی چێ دەی هەوێ لە پەنای پەردە قسە بکە چێ دەی هەوێ بە ڕاشکاوی قسە بکە گوتی وا دەستی خۆ برنکە ئەمن دەستی خۆم برن کرد گوتم ڕوحی من لەسەر ڕوحی هەموو شەهیدە کوردستانی با بمرم لە پەنای پەردە قسە ناکەم ڕاشکاوی قسە ئەکەم ئەو سەدام حوسێنێکە ئەوهایی لەمە کردیە ئەم بەرامبەر بە سەدام حوسێنی حاکمەکەش تێی پرسییم لۆ چ هاتی پیاوەکم لەگەدا بوو نزام نەیتوانی سافی هەر ترسەکەی لە مێشتی مابوو نەیتوانی بەرامبەر سەدام حوسێن ئەو زاڵمە قسە بکە گوتی نەیتوانی ناوی بینی ئەمن گوتم ئەو سەدام حوسێن و دار و دەستەکەی کە ناسراوە بە عەلی چیمیاوی گوتم هاتم محکەمە و داست کاڵام هەیە لەسەر ئەوانە باش بێجگە لەو قسانەی کە بەیەکەوە کردتان سەدام جوابی دایەوە ئەتو جوابی سەدامت داوە هیچ قسەکردنەچکە لە نێوانتاندا هەبوو ئەتو قسەیەکت کرد بێ سەدام ڕەتی کردبییتەوە یان جوابی دابیەوە سەدام بە ئەوە سەدام لەو لای بوو ماکە تەرجمەکەی سەدام لەک سەدامی دانیشت بوو ئەمیش تەرجمەکەیمیش لە دووری من دانیشت بوو سەدام قسەکەی بە تەرجمەکەی گۆ تەرجمەکەی گۆ ڕاست ناکە ئەوژنە ئێران لەوانیدایە کاتە سەدام حوسێن جوابی قسەکانی ئەیداوای گۆ ئێران لە ئێوە تەرجمەکەی گۆ ئێران لەوانیدایە بەس سام و سەدام ئەوەندەی گۆتی ئەشتەکەم لە بن گوێ دەنجی دێ ئەوژنە ناوەرەقەچی لە پێشە دەواری ڕژێم خمادە ماری خوێن دەواریم نییە نان ئێکەک پێری قسەی گەورە بوو بەس الحەمدولله بەخۆی زۆر نزول بوو ناو قفەزی باش جگە لە سەدام حوسێن لە ناو دادگاییەکە لەو کاتانەی کە دادگایی هەبوو لە بەغدا کام سەرکردە بەعسی تر دبینی ئەوانەی کە ناویان هەبوو لە زوڵم لە بەرامبەر گەلی کووردا کەسی کە دبینی ناوەڵڵا لەمنیتە هەر ئەو دارودەستە سەدام حوسێن و سەدام حوسێن دارودەستەکە چێ بوو بەبیر ناویان عەلی عەسەن مەجین بوو کە ناسراو بە عەلی چیمیاوی بۆ خوددا دوسێ کە دیش بوون بەس ناوی وانمە بیر نەما لەناو محکەمەکە حاضر بوون محکەمەکە لە ڕێزێ دانیشت بوو تۆ هیچ قسەت هەبوو بۆ ئەوانیان بەس گوتم ئەوانە دارودەستەی سەدام حوسێنی گوتم کە عەلی عەسەن مەجیدیشە کە ناسراو بە عەلی چیمیاوی کە چیمیای لێمەدا بکە نەجیبە ئەوم پێ برێ کە ئەو قسانت بەرامبەر سەدام حوسێن و دارودەستەکەی وەک دەڵێ لە ناو محکەمەکەیدا حاضر بوون ناو دادگایەکەیدا کرد دڵت ئاوی خواردەوە ئەو برینانەی کە هەبوو ساڕێژ بوو ئەرێ وەڵڵا بڕک برێکرانیوە کرانیوە کە ئەمن چمدی و ئەویشتی بە لەبەرەوەی لێی داین لێی دراوە ئەمەی گرت گیراوە کوڕی لێ کوشتم کوڕی لێ کوژراوە برای لێ ئەنفال کردم برای لێ ئەنفال کراوە لەبەر ئەستانم زۆر بە چاوی خۆدی بەس هەندێکم مایە خوای گەورە ئینشەڵڵا شارەژەکە چییە ئەوەی ناوتە ئەوەی مایتم کە ئەوان دەست پێش خەر بوون لە سەدام حوسێنی دەست پێش خەر بوون لە ئەوانێک کە دەستیان سوور بوو لە خوێنی ئێمە ئێستا سەرکردە و سەرکارن کوردن ئەرێ وەڵڵا کوردن ئەرێڵا کوردن کە دەستیان بەچی ئاو دەخواتەوە ئەوان چۆن ببینی دڵم بەوەی ئاوی خواتەوە لەو خوای ئەپارڕێمەوە برامبی برا یەک تاقە برا مامایە کە برامبی کە ئەو زلمەی لەمە کە دوو دەستی هەبوو لە تاوانی شێخ موسان و باریسان و بە تایبەتی هەموو کورد بە خۆم ئەزانم لە تاوانی کوڕ و برام و کە بەخۆم خەفتم زۆر لە دریدایە بۆچی سەدام حوسێنیان ببینم تا داوام لەو خوایە چونکی بەس بەخوایە کرد لەبەرەوەی بەس خوازان داخۆ کومە و تەچعادامان لە سینجی خۆم لە ماربێلانی خۆم کە چی عیلازی بەکاردێنم معیدەشم مێران بۆ لەگە عیلازی ئەو ڕۆژەی کە سەدام حوسێن لە سێدارە درا بە تەواوی بیرتە هەستە چۆن بوو کاتێک کە سەدامت لە بەردەم پەتی سێدارەدا بینی ئەرێ وەڵڵاهی مارنە نەحیەی بوو یەک سریەم هاویت خۆت لە خۆشییان پیاوەکەم لە چای بوو گوتی بەو قورحان گوتی بۆچی تەقەت کرد زانم کە مارێمەیە تم بەو قورحان ئەوە سەدام حوسێن ئەوە بووە جدیترانی وشتی هەر بە تەمامەیان گۆ سەدام حوسێن نەگیرێ کە دیتم بە زەلیلی لە چاناوکنیان هینا ئەدگۆ ورچە ورچ بەخۆ بەسەر و تیتکە ڕۆژی جیرانەکەی ئاوا دڵخۆش ڕۆژ جیرانەکە یەک سریەم هاویت مارنە لە خوارێ بوو لە خۆشیان هەرێ وەخوای ئەی ئەو ڕۆژەی کە
لە تەلەڤیزۆنەکان بینیمان کە پەتی سێدارە حازر کراوە سەدام حوسێن بە دیمەنێکی زۆر جیاواز دەموچاوێکی شێوا و دێتە بەردەم پەتی سێدارە هەستت چۆن ئەو ڕۆژ ڕۆشی و نەخۆشی بوو ئەو ڕۆژی داکم لەسە مردن بوو داکم زەڵدەی لێدا بوو بەس دیتی الحەمدولله گوتی دایکت بینی کۆتا گوتی وتم سەدام حوسێن ڕم کرا دایکجان تۆرێ مەیلێ بوو کاتی ئیدیکەش لە بەداکەم ئیدیکەش ئەگەر لەبەر هەندێ نەبا سێ ڕۆژان بەم بار دەور و زۆر ناکوترابە خۆشیان سەزدەی شکرێن بردبال ئەو خوای گەورەی کە ئەو زامدارە ئەو ترسناکە خوای گەورە تۆرێ مەیلی کردەوە. ئەی بۆچی جارێ بیستم کوتت کە بۆیە پێم ناخۆش بوو لە ڕۆژی جەژندا بۆ پێت ناخۆش بوو؟ واللهی خوا هەن گەورەیە خوا هەن بە بەزەیە ترسێم خوای گەورە لێی خۆش ببین چونچی جەژنی قوربانی جەژنەی گەلە گەورەیە ترسێکم لەو ڕۆژ بم بە ئەو ڕۆژ نەبە پێت خۆش نەبوو جەژن بێ لەبەرەوەی نەکا خوا عەفوی بکات. ئارێ والله نەوە خوا عەفوی بکە گەلێکی زۆر داری کرد گەلێکی کرد خواست زۆر بەڕحمە ترسێکم لەو ڕۆژە خوای گەورە بە ئەو ڕۆژەیە خزبی لەبە هەندێم عەز نەبوو لەو ڕۆژی دابە. ئێستا ئەگەر دووبارە دادگایەکە بکرێتەوە دەچیتەوە بەغدا و هەمانە و قسانە دەکەیەوە دووبارە ئەو دادگایە بکرێتەوە نەک جارەکی هەزار زاریش ئامادەمە لە لەندەنبی لە بەغدابی لە ئەستەمبول حەجێ لێبی ئامادەمە ئەو قسانە دووبارەکەمەوە ئەو ڕاستەی واقعی دەربخەم لۆ هەموو دنیا کوردی بە دنیای بە وڵاتان بناسیینم لەبەرەوەی لە بەغدایە زۆر کەسەکی ئەو قسانم ئەجێڕانەوە دادگاییمیان دەگوتیان گۆ کو ئەوە وکەت و بەخوایە گۆ کرد و بە دنیا ناساند کوئەت و ئەوگۆ ئەو کارە ساتەوە بەسەر هاتێ گوتم مەڵام ئەوەن لەسەر هاتیە ئەرێ وەڵڵا ئامادەمە کو ئامادە نیم. پلکە نەجیبە ئەو هەموو ساڵە تێپەڕی دەڵێ هەندێک لە برینەکانم ساڕێژ بۆ هەندێکی مایە وڵامی ئەو هەموو قوربانیەتان وەرگرتەوە؟ نەوەڵڵا بۆ لەبەر ئەوەی هەر نەخۆشی بووە ئەو کوردانی یەکگرنین ئەمە خەباتم کرد لەو کوردایەتی کورد هەبی کورد مافی هەبی کاماف کە ئازادی شەڕ و کوشتن و هەرکەسە بەریە خۆی ئەو هەموو شەهیدەندا لە پێناوی کورد و کوردستان با یەک دەنگ بن با یەک ڕەنگ بن با یەک ئاڵابی با برینێ شەهیدان ساڕێشکەن برینێ کە سوکاری شەهیدان ساڕێشکەن بە مادی بە مەحنەوی بە دەستەی بە قسێکی خۆش نەک هەرکەسە لۆبەریە خۆی ئەمە پارێزراوی بە هەر عیلاج هۆتێ ساری 2003 بەو تاکە ئەڵڵای ئۆتێ ساری 2003 هەر چاو پێکەوتنەچی هاتبووی تەکنم هەر کەناڵەکی هاتبووی ڕێزمە لەوە هەمان گوتیتم کاکە با خستەخانەکی بێ بەرامبەر بکرێتەوە لەو بریندارانی سەکەی چیمیاوی یعنی ئەو هەموو ڤێلایە و ئەو هەموو دەوڵەتانە و ئەو هەموو جامڕەشانە یعنی خستەخانەك ناکرێت ئەم گوتم مشکلە نێت چ لە ڕانیە چ لە هەولێر چ لە سلەیمانی با خستەخانەك بکرێتەوە لەو بریندارانی چیمیاوی عیلاجی بێ بەرامبەر وەگرن یعنی ئەو هەندیان پێ ناکرێ ئێستا ئێوە عیلاجەکان خۆتان دەیکەن عیلاجەکان بەخۆ ئەکڕمەری بەخوای موچەکان ئەرێ وڵا الحەمدولله موچەکان گەڕاوە خوای بەزیادی بێ. پلکە نەجیبە من زۆر سپاسی تو دەکەم سپاس لە ئەوەی کە ئەوڕۆ هەموو ئەو یادەوەریانت لۆ من باس کرد بمبورە ئەگەر لە جەیەکدا دووبارە ئەتون گەڕانتەوە ئەو کاتانە و بێتاقەتم کردی و ئەو یادگاریە ناخۆشانم دووبارە هینایتەوە بیر و زەهنی تو کە دەزانم لەوانەیە بە زەحمەت لە بیرت بچتەوە قەت لە بیر ناکرێن تو برێت و ئەتوو برات لە دەستدەی براشەوە پێیە برا سەفینە خەزوریشم هە سەفین بوو لۆ من زگەر گۆشەش خوینەکە لە ناوڕێوت ئارا زگەر گۆشە قەت ئەوانە لە بیر ناکرێن قەت ئەدا ئیدیکەش هەموو کورد ئەم بەی خۆم ئەزانم هیچ درت عێدز نەکردیمە هەر پێم خۆشە قەت لە یاد نەکرێن ئێستا یادی شەهیدان ئەگە نەکرێتەوە بەم بێ هەرچی عیز بە نەمینی لەبەر ئەوەی مەرسە کوردهاتین وە لێ هاتیە حەزم لێ بەڕێک و پێچی بە یەک دەنگ بە یەک ئاڵا یادی شەهیدان بکرێتەوە لۆکە سوکاری شەهیدان چ هەیە پێویستە بکرێ بیان ئەوی پێویستی بە دەرەوە بیان نێرنە دەرەوە ئەوی عیلاجی پێ ناکرێت لۆی بکڕێ ئەمیش زۆر سوپاسی توەکەم لەوەی کە بەو ئەرکەت باچی خۆت زانیە بەوەی بەدووەمیش کە چیزێکی باڵاپۆشی هەر شایستەی شانازی ئەتو بەخێر بەسە ئەو چاوەی دەمەوێت ئەوە بڵێم چیرۆک و داستانی ئەو زام و برینانەی پلکە نەجیبە شێخوەسانی هەیەی
تۆسقاڵێکی بچووکە لەو خەرمانی گەورەی قوربانیدان و ئازارەی کە گەلی کورد لە ناوچە جیاوازەکان بینیویەتی. بەڵام بە ئێمەینەوەی ئێستا فێری ئەوە ببین ئەو قوربانیدانە ئەو زەحمەت کێشانە کە بینراوە دەبێت ڕێزی لێ بگرین، دەبێت لە یادی نەکەین و بەشکۆداریەوە بە بیریان بێنینەوە. ئینشاڵڵا قەت دووبارە نابیتەوە. ئینشاڵڵا خوا دووبارە نەبیتەوە قەت. ئینشاڵڵا.